ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ماوەی ساڵێکە توانیوێتی 66 دانیشتن ئەنجام بدە، بەڵام پەرلەمانی کوردستان تەنها 37 دانیشتنی ئەنجام داوە. لە خولی پاییزەیە پەرلەمانی کوردستان تەنها 18 دانیشتنی کردووە، لە کاتێکا بەپێی ئەو پەیڕەوەی کە خۆی پەسەندی کردووە و لە ناوەڕاستی مانگی نوێی 2009 هەمواری کردوێتەوە دەبوو 40 دانیشتن ئەنجام بە. لیژنەکان لە ماوەی ساڵێکی کارکردنیانە لەناو پەرلەمان 53 پێشنی یاسا و پرۆژەیان بۆ چووە، بەڵام تەنها توانیویانە کار لەسەر 24 دانایان بکەن، واتە 24 راپۆرتیان نووسیوە لە کۆی 53 کە ئەمە بۆ خۆی گرفتی یاسایی هەیە. لە پێشتری ژاماژەمان پێدا پەیڕە و ڕێگەی داناوە بۆ ئەم بابەتە. خۆی بەداخەوە ئەم خولەی پەرلەمانی کوردستان خولی پێنجەم لاواسرین خولی پەرلەمانی کوردستانە، هەم لە ڕووی یاسادانان هەم لە ڕووی چاودێریکردن کە کەمترین یاسا و بڕیاری دەرکردووە و کەمترین چاودێری حکومەتیش کراوە و وەزیرەکان لێپرسینەوەیان لەگەڵان نەکراوە سەرڕای ئەو هەموو قەیرانە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و پەروەردەی کە لە هەرێمدا هەیە. بە دیاریکراویش ماوەی 2 مانگە پەرلەمانی کوردستان هیچ کۆبوونەوەیکی نەکردووە بەهۆی ئەو ڕۆژەی لە ناو پەرلەمانی کوردستانە دروست بووە و بەداخەوە کاری لیژنەکانی پەرلەمانیش سستی تێکەوتووە کێشەی بۆ دروست بووە، لەوێش چاودێریکردن وەکو جاران ناکرێ. لە کاتێکا کە پەرلەمانی کوردستان ئێستا دەبوو لە گرمەی چالاکی و جموجۆڵەکانی خۆی دابووە، چونکە چەندین ئاریشەی هەستیار هەیە لە هەرێمە، پرسی 27 ملیار دلار قەرزەکەی حکوومەتی هەرێم کە ئێمە بە گومانین لەو داتا و ئامارانە بۆ قەرز کراوە، وەکەی قەرز کراوە، بۆ چ بوارە قەرز کراوە، پرسی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا، پرسی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە بەردەوام دووە ئەکەیەوە. ئێستا 6 مانگی ئەم ساڵ ڕۆیوەی حکوومەتی هەرێم یەک موچەی داوە، لە کاتێکا جموجۆڵی بازرگانی نەوەستاوە، لە کاتێکا نەوت ئێستا حالیان نرخی نەوت بەرز بۆتەوانێ و بەغداش بەردەوام بە نزیکی 400 ملیار دلاری ناردووە. هەموو ئەمانە پرسی گرنگ بوون، وەروەها بابەتی دەستێوەردانەکانی وڵاتانی هەرێمایەتی و بەردومانکردنی هەرێمی کوردستان و خاچی هەرێم و کوشتنی هاوڵاتیانی مەدەنی. ئەمە ئەو پرسە گرنگانن کە دەبواە پەرلەمانی کوردستان گفتوگویان لەبارەوە بکە، بەڵام بەداخۆ لە ماوەی 2 مانگی ڕابردووە هیچ کۆبوونەوەیکی پەرلەمانی کوردستان ئەنجام نەدراوە. خۆی هەمیشەی پارتی وێچێتی لە بەغدا داوای تەوافق و سازانیان کردووە، بەڵام لە هەرێمی کوردستان لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی تر بە زەورینە و کەمینە ئیدارەی هەرێمیان کردووە و لە ناو پەرلەمانیشە بە زۆرینە و کەمینە ئەوەی خواستی خۆیانی لەسەرەوە ئەو یاسایانیان تێپەڕاندووە بە درێژای ئەم پێنج خولەی پەرلەمانی کوردستان. ئەمەش جۆرێکە لە ئیزدیواجێت و دژیەکی کە تۆ لەوێ داوای سازان کەیت، بەڵام لێرە بە زۆرینە و کەمینە بابەتەکان تێپەڕێنی. بەداخەوەیانی پەرلەمانی کوردستان کەوتۆتە ژێر هەژمونی حیزبەوانێ، حیزبیش لە ژێر هەژمونی چەند گروپ و بنەماڵەیەکدایە و دواتر کورتە بێتەوە بۆ هەندێک شخص و تاکە کەس و پەرلەمانی کوردستان ئێستا ئەتوانم بڵێم وەکو دامەزراوەیەکی کە نوێنەرایەتی گەلەکە ئێستا باجی ئەو دۆخەی هەرێمی کوردستانەدا، واتە ئەو بەشێکە لەو دۆخە کە هەژمونی حیزبی بەسەر دامەزراوەکانی هەرێمی کوردستانە زۆر دیارە. لەبەرەوە بۆیە هەمیشە پارتی وێچێتی پەرلەمانێکی ئەکتیڤ و کارا و خاوەن بڕیاری چارن و سازیان نەویستووە، بەڵکو پەرلەمانێکی دەستەمۆ و شوێنکەوتەی دەسەڵاتی جێبەجێکردنیان ویستووە. بەدڵنیایەوە نەخێر ئەم خولەوەکو وتم چ لە ڕووی چاودێریکردن چاودێری حکوومەتی وەکو پێویست نەکردووە، هیچ وەزیرێک لێپرسینەوەی لەگەڵدا نەکراوە، کەمترین یاسا و بڕیاری دەرکردووە. ئەوە ماوەی 6 ساڵە بودجە نایەتە ناو پەرلەمانی کوردستانەوە کە وەزیفەی سێمی پەرلەمانی کوردستان دوای چاودێریکردن و یاسادانان بڕیتە لە ئیقرارکردنی بودجە لە ناو پەرلەمانی وە گفتوگۆکردن لەسەر بودجە. ئێمە داهاتی ئەم هەرێمە پەرلەمانی کوردستان و لیژنە پەیوەندیدارەکان نازانن چەندە و نازانن لەسەر چ بنەمایەک سەرف ئەکرێت کە نیشانەی هەموو حکمڕانیەکی دیموکراسی خواست ئەوەیە کە بودجە و داهاتەکانی شەفافن بۆ ڕایگشتی و چۆنیەتی خەرجکردنەکەشی بە هەمان شێوە بخرێتە بەردەم ڕایگشتی. بەداخەوە لە ڕاستیە ئەتوانم بڵم ئەم پەرلەمانەی ئێستا بەم خولی ئێستاوێکێکە لە هەرێ لاوازترین خولەکانی پەرلەمانی کوردستان و بەڕای من ئەو دوو هێزە دەسەڵاتدارە بە بەرنامەش و بە پلانیش ئیشیان کردو بۆ ئەوەی کە ئەم دەستگایە دامەزراوەیەکی ڕاستەقینە و خاوەن بڕیار و ڕۆڵی خۆی نەبێت شان بەشانی دامەزراوەکانی تر. خۆتە زانی کە ژمارەی ئۆپۆسیۆن هەم لە ڕووی چۆنایەتی و هەم لە ڕووی چەندایەتی ناتوانێت تعتیلی پەرلەمانە ڕایەکانی زۆری نەبکات، لەبەر ئۆپۆسیۆن بە هەموو ڕەنگە جیاوازیەکانەوە خاوەنی 21 کورسیە
و نەک ئۆپۆسیۆن ئێمە هەم هێزەکانی ئۆپۆسیۆن و هەم پەرلەمانتارانی فراکسیۆنە جیاوازەکان جۆرەها یاداشتمان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان کە پێویستە کۆبوونەوە بکەین لەسەر پرسی کۆرۆنا لەسەر پرسی تۆپباران و بردومانەکان لەسەر پرسی 27 ملیار دۆلارەکە لەسەرەوەی کە سەرۆکی حکومەت و جێگرەکەی وەزیری دارایی بانگهێشتکەین بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کە وەڵامی پرسیارەکانمان بنەوە لەسەر پرسی دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەڕێم و دەنگۆی ئەوەی ئێستا کە هەیە کە بەشێک لە دەرماڵەکانی فەرمانبەرانی هەرێم دەبڕێ بەڵام بەداخەوە وەکوتم پەرلەمانی کوردستان تاوەکو ئێستا هیچ پێشنیازێکی ئۆپۆسیۆنی جێبەجێ نەکردووە ئەوەی زۆرینەی حکومڕان چی بوێ ئەو یاسا و بڕیارانە تێپەڕن ئێمە بەپێی پێڕۆ و بەپێی یاسا بەرکارەکان ئەرچی خۆمانمان جێبەجێ کردووە بەڵام دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە ڕنگدانەوەی هێزە دەسەڵاتدارەکانی هەرێمە ئەوان بەرنامەی کاردادنێن و ئەوان چیان بێتی دەبڕێن ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان پرۆژەیەکمان ئامادە کردووە کە ئێمە چ پەرلەمانێکمان ئەوێ پەرلەمان ئەبێت بە ڕۆڵی خۆی هەڵسێ بۆ دەربازبوون لەم قەیرانە سیاسی و ئابوووریانە ئەبێ پێگە و ڕۆڵی دامەزراوە نیشتیمانیەکان لە ناویانە پەرلەمان سوڵتەی قەزایی داواکاری گشتی هەموو ئەم پێگانە بەهێز بێت و ئێمە چ پەرلەمانێکمان ئەوێ پەرلەمانێکمان ئەوێ کە خاوەنی بڕیارە چارە نووسازەکان بێ مەرجەعی سیاسی بێ بۆ هێز و لایەنە سیاسەکانی کوردستان وەکو لە یاسا بەرکارەکانی هەرێمدا هاتووە و ئەوم پەرلەمانە پێداچوونەوە بکە بە یاسای هەڵبژاردن لەدا هاتووە هەموار یاسای هەڵبژاردن کاتەوانێەوە چاودێریی وردی حکوومەت بکە و ئەم پەرلەمانە تەنانەت داڕشتنەوە بکە بۆ لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستانیش وە کۆمەڵێک یاسا لە هەرێمی کوردستانە پێویستیان بە هەموار هەیە کۆمەڵی یاسای نوێ پێویستیان بە دەرکردن هەیە بۆ ئەوەی کە بتوانێت ئەم پەرلەمانە لە ئاستی پێویستا بێ بۆ چاودێریکردنی کارەکانی دەسەڵاتی جێبەجێکردن